بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، لەوانەی ئەمڕۆیە وانەیەک فێرە بین کە پێوتێ تەلقین. ئەو تەلقینەی کە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە بە حساب مردووی پێ تەنقیل نەکرێ، بەڵام لە ڕاستیە تەلقین بۆ زیندووەکانە و مردووەکان تەنها دوعایان بۆ کرێ بۆ ئەوەی کە خوای گەورە زمانیان پاراو کا لەسەر جوابی مەلایکەتەکان. بەڵام تەلقین ڕێک پێچەوانەیە خۆشەویستان بەوەی کە ئایا ئێمە تەلقینی مردووەکانمانەکەین یا مردووەکانمان تەلقینی ئێمەکەن، ئەوان پند و ئامۆژگاریمان پێدەن یان ئێمە پند و ئامۆژگاریان فێرەکەین. ئەوەی کە من حاڵی بووم ڕێک بە پێچەوانەوەیە، ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: كنت نهيتكم عن زيارة المقابر ألا فزوروها فإنها تذكركم بالآخرة. فەرمێ پێشتر لێم قەدەغە کردبوون کە سەردانی قەبرستان بکەن، ئێستا سەردان بکەن چونکە بیری قیامەتتان نەخاتەوە. واتە بینینی گۆڕستان و ماڵی مردووەکان کە یەکەم ماڵی قیامەتی هەموو ئینسانێکە، بیری ئەوەمان نەخاتەوە کە ئیتر ئەمە ڕێڕەوی ئێمەیە و ئەمە حەلەقەی وەصلی ئێمەیە لە بینی دنیا و قیامەتمانە. بۆیە ئینسان کە یێتە سەر قەبران ئەمەی بیرەکەوێتەوە کە دڵی نەرمە بێ، ببین لە تەوبە ئەکاتەوە و ئەزانێ مەسیری ئەمیش وەکو مەسیری ئەو خەڵکەوایە کە پێش ئەم لە دنیایا بوون. بۆیە هەر لەسەر کێلەکانەوە کە ئەخوێنێتەوە: كل نفس ذائقة الموت كل من عليها فان. تێگات ئەمیش هەر یەکێکە لەو کولە ئەبێ ڕۆژێ بێ دنیا وەکو ئەوان بەجێ بێڵێ. تێگات ئەم هەموو خەڵکە گەورەی کە ئێستا لێرەن و دەست و پێبەسراون و هیچ جوڵەیەکیان تیا نەماوە، ڕۆژگارێ بوو گەنج و جوان و ئازاد و دڵیان بە دنیا خۆش بوو، ئەو گەورە بوو، ئەو یاریە کرد، ئەو زەواجێ کرد، ئەو دڵداریە کرد، ئەو مناڵێ خستەوە، ئەو دەعوەتێ کرد، ئەو خەرمانی کۆ کردەوە، ئەو گایلی هەبوو، ئەو دۆنم و ئەرز و بەراوی هەبوو، ئەو دەوڵەمەند بوو، ئەو فەقیر بوو، ئەو سوارچاک بوو، ئەو پاڵەوان بوو، ئەو بەشتوجار بوو. هەموو ئەمانەی کە ئێستاکەنێ ئێوە ئەیبینن خۆشەویستەکانم، لەناو هەر یەک لەم چاڵانەیە ئەیبینیت مێژوویەکی دوور و درێژ هەیە کە هەر یەکەیان ئەکرێت نەک کتێبێ بەڵکو مجەلەداتی لەسەر بنووسێت. هەموو ئەمانەی کە تۆی بینیت ئەمڕۆ ڕۆژگارێ بوو کە وەکو من و تۆوا بوون، بگرە زۆر لە ئێمە زیاتر دڵیان بە دنیا خۆش بوو کە ئێستاکەنە لە ژێر زەویان. بۆیە ئەمەی کە ئەمان پێمانەڵێن و یادمانەخەنەوە زۆر زیاترە لەوەی کە خۆمانەتوانی فێر بین. بۆیە ئینسان تەنها بە گەیشتنە سەر قەبران دڵی نەرمە بێ و چاوی پڕ ئاوە بێ و بیری قیامەتێکەوێتەوە و چۆکی شلە بێ، دەستێکی لە دنیا بەرە بێ، بیل لە تۆبە و گەڕانەوە بەرەو خوای گەورە ئەکاتەوە. کاتی خۆی پیاوێکی ئیماندارە فەرمێت لەناو بەسرەیە گەنجانێک و پیرانێک هەبوون کە ئەچوون بۆ جەنازە و سەدانی قەبرسیانیان نەکرد، ئەگەڕانەوە لێی هەر وەکو ئەوەی کە لە قەبرەکانیان دەرهاتە بن، وا ئەگەڕانەوە ئەود ئەمانە مردوون و زیینوو بوونەتەوە و چانسێکی تریان پێدراوە بۆ ئەوەی کە بێن و کردەوەی چاکە بکەن. واتە
مردووەکان ئەو نەکاریگەریان هەبوو کە بە سەدەها محازەرە و دەرز و خوتبە لەوانەیە ئەو جەوەیان بۆ دروست نەبوایە. فەرمێ يرجعون منها كأنهم نشروا من قبورهم وأقرانوا كأمل قبركان زينوا بونتوا فيعرف فيهم والله الزيادة بعد ذلك. والله أم كاريگەریان لەسەر کردار و لەسەر ڕفتاریان پێوە دیار بوو دوای ئەوە. ئەعمەشە فەرمێت إنا كنا لنشهد الجنازة فلا ندري من نعزي من حزن القوم. ئێمە چوین خەڵکمانە ناشت و ئەمان مل بۆ سەر قەبران هەمووی ئەگریا نەمانەزانی چێ خاوەنی مردووەکەیە تا سەرخۆشی لێ بکەین. سبحان الله، خەڵکێکی ئەمڕۆ بۆ سەر قەبران جگەرەکەی بەلادەمەوەیە مەجلیسەکە وا سازێن 4-5 جێگە چنە پشتەوە، نەجووی لە تەڵقینە، نەچاوی لە قەبرە، نە ئاگایی لە مردووە، نە ئەزانێ چییە گوزەرێ. لە دواوە دانیشتون باسی پارە و باسی دۆلار و باسی دنیا و باسی ئەمڕۆ چی کرا و چی ئەخباری هەموو ئەخبارەکانە هێنن بەس ئاگایان لە هەواڵی مردووەکە نییە. بەداخەوە خەڵکانێک هەبوون ئاوا مردویان بەڕێیە کرد و ئاوا دەرز و عیبرەتیان لە مردووەکانیان وەرەگرت. بۆیە کە دەیتە ئەم ماڵانە دایکە عایشە لە پێغەمبەری خوا پرسێ صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەگە چوومە سەر قەبران بڵێم چی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرێکا فەرمێ بڵێ السلام على أهل الديار من المؤمنين والمسلمين. سلامتان لێبێ، سلامتان لێبێ خەڵکی گۆڕستانەکە. ئەهل الديار ئەی خاوەن ماڵەکان، دیار یعنی دوور، یعنی ئەی ئەوانەی کە لە نێکەی نیشتە جێبوونەکانی قەبرانە ماڵتان بۆ خۆتان گرتووە. السلام عليكم أهل الديار من المؤمنين والمسلمين يرحم الله المستقدمين منا والمستأخرين. خوای گەورە لە ئێوە خۆش بێ کە دەست پێشکەر بوون و ڕۆیشتن و بەجێتان هێشتین. خوای گەورە لە ئێمەش خۆش بێ کە بە دواتان نادەین. وإنا إن شاء الله بكم لاحقون. ئێمەش ئینشاءڵڵا بە دوای ئێوەیە دەین و پێتان ئەگەینەوە. لە زیکرێکی ترا السلام عليكم دار قوم مؤمنين. سڵاو لە خانووی ئیماندارەکان. السلام على أهل الديار. سڵاو لە خاوەن ماڵ. الله، ئەخر کەوتمان ئەمە پرۆژەی نیشتە جێبوونە زۆرمان باوەڕمان نەکرد. السلام عليكم أهل الديار. ئەم هەموو زاراوەیە هاتووە بۆ سەلامکردن لە ئەهلی قەبرستان، هەمووشی معنای ماڵ و خان و نیشتە جێبوونە. حەسەنی بەسری جارێکیان لە ناو هاوڕێکانیە دیار نامێنێ. فمن حەسەن ئەمڕۆ لە چۆ بوویت؟ فەرمێ كنت اليوم عند إخوان لي إن نسيت ذكروني وإن غبت عنهم لم يختابوني. فەرمێ ئەمڕۆ لە ناو کۆمەڵێ برایە بووم کە چوومە ناویان ئەگەر بیرم چوایەتەوە مردن و قیامەتی خۆم بیریانە خستمەوە. واتە ئەوان دەرز و پەندی منیان دادا ئەگەر لێشم دوور کەوتنەوە غەیبەتم ناکەن. وتیان نعم الإخوان والله هؤلاء يا أبا سعيد. بەخوا برای چاکن ئەمانە چێن؟ دلنا عليهم. تخوا پێمان بڵێ با ئێمەش تعارفیان لەگەڵاکەین و بیناسین. فەرمووی هؤلاء أهل القبور. ئەوانە هاوڕێیانی گۆڕستانن. ئەم هاوڕێیانە خۆشەویستن بە زەحمەت دەسەکەون کە بە بێدەنگ ئامۆژگاریمانەکەن. بەڵێ ئەمەی کە ئەمانیتیان بە ڕێزەکان ئێمە ڕۆژگارێکە بێت پێگەین، بەڵام شەرت ئەوەیە خۆمان پێش ئەوەی کە بین بە پەند لەمانە وەرگرین و لیانەوە فێر بین، دەرز و عیبرەتەکە هەزم کەین، تێبگەین کە ڕۆژگارێکیش دێ ئێمەش ئەچینە ژێر ئەو گڵەوە وەکو ئەوان بێدەست و پاو زمانە وەستین، هیچ دەسەڵاتێکمان نابێ. لە زاهیدەکانیان پرسی وتیان ما ئەبلەغ العیضات.
چی شتێ زۆر ئامۆژگاری کەرە. فەرمووی النظر إلى محل الأموات، سیرکردنی گەڕەک و ماڵ و دوکانی گۆڕستانەکان و مردووەکان. بەڵێ ئەمە ئەو ماڵ و ئەو دوکان و ئەو گەڕەکەیە کە هەموو جارێ بەلایە تێپەڕین کۆمەڵە دەرز و وانەمان فێرەکەن. ئێمە وتمان لێرانە قوتابخانەی تیان نییە، بەڵام باوەڕم پێ بکەن هەریەک لەم ژوورانە بۆ خۆی مەدرسەیەکە، پۆلێکە، قۆناغێکە، ئەگەر لێ ئەوی فێربین. بۆیە عولەمایان فەرمیانە من لم يردعه القرآن والموت فلو تناطحت الجبال بين يديه لم يرتدع. فەرمی ئەوی قورئان و مردن ئامۆژگاری نەکا، مردووەکان ئامۆژگاری نەکەن، ئەگەر شاخەکان شاخ بن بەیەکا و شەڕە قۆچکەن ئاقڵ نابێ پێی. واللهی وایە ئەگەر لە بەردەمیا ئەو شاخانە بن بەیەکاواتە قیامەت هەستێ، ئەم هیچ گۆڕانکاری بەسەرا نایەت. بیرەکاتەوە ڕۆژگارێ بۆ ئەم خەڵکە بۆ جوانی و بۆ ناز و بۆ عیشوەتەوە ئستاکێنە لایەکی دەموچاوی ڕزیوە و سکی تەقیوە و کرم یاوێتێ لاشەکەی، ئەجا بیرەکاتەوە ڕۆژگارێکە بێ منیش ئەم هەموو لاشەیە کە ئەم هەموو خزمەتەیەکەم هەمان بەردەرد و هەمان بەڵاو موسیبەتی بەسەرا دێ. قانع شعرێکی جوانی هەیە لە ئەخیرا کە دەرزی لێوە فێربووین. قانع تەسەوورێ بۆ خۆی دروستەکە، گفتوگویە لە بینی خۆی و لە بینی گردی سەیوانە دروستەکە، ڕووەکاتە گردی سەیوان کە قەبرستانێکە لە سلێمانی، ئەڵێ ئەی گردی سەیوان شاری خامۆشان، ئارامگەی کۆڕی بلووری پۆشان، تۆ هەوارگەی خێڵ دەستەی بابانی، کوێستانی کۆچی نەوجەوانانی، تۆ کە هەر لاوێ کۆچی کرد بۆلات، ئیتر نابینرێ لە ڕووی سەربیسات، دەستی گەیە تۆ هەر کۆچ هەر خێڵێ، قەت دڵی نایە تۆ بەجێ بێڵێ. بەڵێ ئەوی بە ئیمانی بێتە ئەم شوێنەوە جارێکی تر حەز ناکە ئەم شوێنە بەجێ بێڵێ و بێتەوە دنیا. بۆیە وتمان ئەمە پۆست پرۆژەیە، ئاخیر شتەکە ئینسان لە پرۆژەکانی ترەوە بۆی دێ. پەیمانمان پێدان هەرواش دەرچوو جاڵێ هەوات هێن خۆشە لە ڕووی سەرزەمین، دانیشتووەکانت بەکراسێ ئەژین. الله بەڵێ وتمان ئەم شوێنە گەرمکەرەوەی ساردکەرەوەی تیانە، بە توی کراسێک ئەژیت، بە توی کفنێ ئەژیت، فعلەن هەرواش دەرچوو. هەوات هێند خۆشە لە ڕووی سەرزەمین، دانیشتووەکانت بە کراسێ ئەژین. پاشەوەی قانع قسەکانی خۆی بۆ سەیوان تەواوەکات، ئەنجا سەیوان چیرۆکی ژێر خۆی بۆ جێڕێتەوە. وتی ئەی قانع گردی لاشارم، بە سەیوان مەشهور لە عالەم دیارم، لەو ساوە منیش گۆڕخانەی شارم، هەوارگەی لاوی زرنگ و شیارم، شاهانی بابان. اینجا ئێسێ بەو پیاوانایەتە خوارەوە کە ئیساکەنا میوانداری کردوون و لای ئەم ئۆقرەیان گرتووە لەم گۆڕستانەیە، ماڵەکانیان لێرە تاپۆ کردووە و بە تەمانین لێی دەرچن. بڵێ لەو ساوە منیش گۆڕخانەی شارم، هەوارگەی لاوی زرنگ و شیارم، شاهانی بابان میرانی زەمان، بەگ و بەگزادەی خاکی کوردستان، چەند شێخی ڕاستی چەند عالمی دین، چەند شۆڕە سواران خاوەن ئەسپ و زین، چەند پاڵەوانان کڵاو خورد لەسەر، چەند ڕمبوەشێنان چەند دەست بە خەنجەر، چەند گەورە کچان خانی کچی خان، چەند کوڕی لاو و چاکشێری مەیدان، چەند گەنجی تازەی دنیا نەخواردوو،
چەند پیری پاکی تەمەن ڕابردوو، چەند حاجی پاکدین، چەند گەورە توجار، چەند ئاسنگەر، چەند هەزار عەتار، چەندە عاشقان، چەند مەعشووقەی جوان، چەند ئاغالەر و ساحێب سفرە و خوان، چەند گرەی دڵی لاوانی خوێنگەرم، چەند لەنجەولاری کچانی پڕشەرم، چەند شاعری هۆز تەبیعەت ڕەوان، ساف و بێگرێ وەک ئاوی میروار، چەند فەیلسوف، چەند ئەدیبی جاف، چەند قەڵەم وەشێن لە ترس و بێباک، یەک یەک لە لای من جەماتیان جەما، قانع بەڕاستی هەر تۆمان کەمە. وەزان قانعی شوو بۆ لایەن، زێوەر و خاکی، بێکەس و هوشیار، سالم و حەمدوون، مەحموودی جەوهەردار، یا صاحب قەڕان، حەمدی فەیلسوف، لەناو ئەدیبان مەشهوور و معروف، حاجی تۆفیق بەک مامۆستای کوردان، پیرەمێرد مەشهوور لەناو هاوفەردان، فایەقی زێوەر دوا کۆچی یاران، هەموو لای منن پۆلی ناوداران. یعنی ئەوەی کە ماوەتەوە لە دەرەوە زۆر کەمە. بەڵێ خۆشەویستم، ڕۆژێکە بێ ئێمە شەکەبین بۆ چیرۆکەم، ڕۆژێکە بێت ئەگەر لەسەر گۆڕەکەمان ناوێکمان هەبوو ئەڵێن بەڕەحمەت بێ دکتۆر عەبدولواحید پیاوێکی بانخواز بوو، خوا لێی خۆش بێ جەڕاحێکی دەستڕەنگین بوو، مامۆستای زانکۆ بوو، بازرگانێکی لێزان بوو، پیاوێکی خۆنەویست بوو. بەڵام مخابن مردن ڕێگەی نەیە هەموو ئەوەی کە لە دڵیایەتی بیگەێنێتە سەرنجام. ئومێد و ئاواتی زۆری لە دڵا بوو، بەڵام بەداخەوە هەموو ئەو ئاواتانی بردە ژێر گڵەوە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەو پیاوانەی پێش ئێمە هەمویان لە ئێمە ناودارتر بوون، ئێستا بوون تەنها بە ناوێک و بە ڕەمزێک و بە چیرۆکێک. دڵنیابن ئێمەش ئەگەر بەقەر ئەوانیشمان پێ ببڕێ لەوان زیاتر نابین، لەبەرەوە بزانە چی بۆ خۆ تۆمارەکەیت. بۆ یەکە ئینسانە چێتە گۆڕەوە، ئەهلی گۆڕەکە پێیەڵێن ئەما کانە لەنا فیکە موعتەبەر، ماڵ وێران، ماڵ کاول، ئێمە دەرز و پەند نەبووین بۆ تۆ. لە پێشەوەی کە بین بە پەند با پەند لەمانە وەرگرین، پێشەوەی کە بین بە دەرس و عیبرەت بۆ ئەوانەی دوای خۆمان، با لەوانەی پێش خۆمانەوە فێر بین. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.